هەرچەندە هەڵبژاردن مافێکی سەرەتای هاوڵاتیان و سەرەتای پرۆسەی دیموکراسیە، بەڵام بەهۆی ناکۆچی و ململانەی هێز و لایەنە سیاسیەکان تاکو ئێستا نەتوانراوە یەکلا بکرێتەوەکەی هەڵبژاردن لە باشووری کوردستان ئەنجام دەدرێت. سەرۆکایەتی هەرێمیش بۆ دەرکردنی مەرسومێکی تری هەرێمی بۆ دیاریکردنی کاتی هەڵبژاردن بڕیار وایە گەڕێکی دانیشتن لەگەڵ هێز و لایەنە سیاسیە کوردیەکان ئەنجام بدات. گفتوگۆکان و چاوەکان لەسەر ئەوەن کە هەڵبژاردن لە 18 شوباتی ساڵی داهاتوو ئەنجام بدرێت و کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بە تەواوەتی کەرستە و ئامرازەکانی خۆی پرۆسەکە ببات بەڕێوە. کۆمیسیۆنی باڵای عێراق وەڵامی سەرۆکایەتی هەرێمی داوەتەوە کە لە دوای مانگی 2 دەتوانێت سەرپەرشتی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بکە، چکە دوای بڕیارەکەی دادگای فێدراڵی دەبێت کۆمیسیۆنی باڵای عێراق سەرپەرشتی هەڵبژاردنەکان یاخود هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بەڕێوە بە. دوای ئەو بڕیارە پەرلەمانی کوردستان دەبێت بە یاسای هەڵبژاردننی ساڵی 1992 و تازەترین هەمواری دەبێت هەڵبژاردن بەو یاسایە بکرێ. هەرچەندە هێزە سیاسیەکانی کوردستان لە سەرچەند پرسێک لەبارەی هەڵبژاردنەکانەوە گەیشتن ڕێکەوتن، تەنها پرسی پێکاتەکان نەبێت، بەڵام دادگای فێدراڵی ڕیسەکەی لێکردنەوە بەخووری و درێژکردنەوەی ماوەی تەمەنی هەرسێ سەرۆکایەتیەکەی هەڵوەشاندەوە. لە ئێستاشدا سکاڵایەک لەسەر کورسی پێکاتەکان لە دادگای فێدراڵی هەیە. یەکێک لە با بڵێن لایەنە گرنگەکانی هەموو پرۆسەی هەڵبژاردن پێویستی بە ئارامی سیاسی هەیە، پێویستی بە ئارامی هەیە لە کۆمەلگاکە بۆی بتواندرێت بە باشتر ئەدا یا کارەکە جێبەجێ بکرێت. ئەوەی کە گوزار دەکات لە هەرێمی کوردستان بەداخەوە زۆر جار ملبەملانەی سیاسی ڕنگدانەوەی لەسەر پرۆسەی بەڕێوەبردن و ئەنجامدانی هەر چالاکێکی سیاسی ئابووری کۆمەڵایەتی هەیە. هەڵبژاردن چالاکێکی سیاسی خەتەرە لەبەرەوەی ئەگەر هاتوو بەباشی ئیدارە نەدرێت و لە پێشدا هێز و لایەنە سیاسیەکان قبوڵی دەرئەنجامەکانیان نەبی، ئەگەری هەیە وڵاتەکە یا کۆمەلگاکە بەرەو بارودۆخێکی نەهەموار و خراپ بەری. لە ئێستادا سەرۆشی هەرێم دووجار مەرسومی سەرۆکایەتی بۆ دیاریکردنی کاتی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان دەرکردووە، بەڵام بە هۆکاری کێشە تایبەت و حیزبی و بنەمەڵاییەکانی پارتی و یەکێتیەوە نەتوانراوە ڕێکەوتنی یەکجاری لەسەر پرۆسەی هەڵبژاردن و یاساکەی ئەنجام بدرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.